جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان و سەڵات و سەلام بۆ سەرجانی پاشی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە ئەم دینە چاکەی بۆ هێناوین و لەسەر یاران و شوێن کەوتوانی بەگشتی تا دەگاتە سەرخۆمان. سڵاوی خوای گەورەتان لەسەر بێت، خوشک و برایانی مسلمان، بینەران، ئازیزان. لەم چەند دەقیقەیەدا لە خزمەتتانە باسی قوربانیکردن دەکەین. قوربانیکردن شەعیرە و دروشمێکی گەورەیە، زیندووکردنەوەی سیرەت و سنەتی ئیبراهیم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێت و هەروەها وەکو سنەتێکی ئیبراهیمیە سنەتێکی محەممەدیشە سەلامی خۆیان لەسەر بێت. بۆیە زۆر گرنگە و ئێمە هەمومان وەکو لە قورئان و سنەدا دەبینین مرۆڤایەتی قەرزاری دوو بنەماڵەیە. ئەو دوو بنەماڵەیەش کە لە تەحیاتی نوێژەکانماندا سەڵاوەتیان لەسەر لێ دەدەین صلی الله عليه وسلم. بنەماڵەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێغەمبەری ئیسلام، و هەروەها بنەماڵەی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوایان لەسەر بێ کە ئەوانە بە سەر و ماڵ بە هەموو شتێک لە خزمەت دینی تەوحیددا بوون، لە خزمەت ئیسلام و ئیماندا بوون. ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئیمامی موحیدینە، پێشەنگی یەکتاپەرستانە. بۆیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم هەر لەنەوەی ئیسماعیل و لەنەوەی ئەوانە. ئێمە هەمومان قەرزاری ئەوانین و لەسەر ڕێبازی ئەوان دەڕۆین. ئەوەیە کە لە نوێژەکاندا دەڵێ کەما صەلەیتە عەلی ئیبراهیم و عەلی ئالی ئیبراهیم، لەگەڵ سەڵاوەت لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم سەڵاوەت لەسەر ئەویش دەدرێت بە هەمان شێوە. کەواتە کاتی تۆ قوربانی دەکەی ڕێبازی و ئەوان زیندوو دەکەیتەوە، ئەو دروشمە گەورە زیندوو دەکەیتەوە. بێگومان قوربانیکردن زۆر گەورەیە. قوربانیکردن واتە قوربانیدان بە هەموو شت لە پێناوی دوو شت. قوربانیکردن واتە قوربانیدان بە هەموو شت لە پێناو دوو شت. یەکەمیان ئیمان، دووەمیان ئینسان. ئەو دوشتە زۆر گرنگە. ئیمان کە بۆ ئینسان هاتووە، ئینسان کە ئەمانی نەبوو، ئیمانی نەبوو، ئەمانی نابێت، سەرگەردان و سەر لێ شێواوە. بۆیە ئەی ئینسان هەم ئیمانەکەت بپارێزە هەم خۆیشت. مەسەلەکە بۆ خزمەتی ئینسانە. بۆیە قوربانیکردن واتە قوربانیدان بە هەموو شتێک لە پێناو دووشتی زۆر گرنگ کە ئەوش بریتیە لە ئیمان و لە ئینسان، کە ئەوەش لە بەسەرهاتی سەیدنا ئیبراهیم و ئیسماعیلدا ڕەنگ دەداتەوە کە ئامادە بوو کوڕەکەی سەر بڕێ لە پێناوی فەرمانی خوا و خوای گەورەش قەرەبووی بۆ کردەوە وەفەدەیناه بذبح عەظیم. بەڵێ ئازیزەکانم، کاتێک کە تۆ قوربانی دەکەی وامەزانە خوای گەورە ئیشی بەم حیوانە بێ کە تۆ سەری دەبڕی خۆ گۆشت و خوێنەکەی بۆ خوا ناگە. قوربانیکردن وەک خوا دەفەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. خوێن و گۆشتەکە بەخوا ناگە. ئەوەی دەدەی بە فەقیر و هەژاران و بۆ خۆشت دەیخۆی. ئەوەی کە بەخوا دەگات چییە؟ تەقوایە. بۆ ئەوەی مەبەست لە قوربانیکردن بۆ ئەوەی تۆ ببیتە کەسێکی متەقی. بە هەمان شێوە هەروەکو چۆن کاتێکە تۆ ڕەمەزانان بە ڕۆژوو دەبی، مەبەست و حکمت و ئاماز لە ڕۆژبوونەکە چیە؟ لە کۆتاییدا خوا دەفەرمێ لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەی ببن بە کەسێکی تەقوادار و متەقی و لە خواترس. بۆ ڕۆژوو بە هەمان شێوە، بۆ قوربانیکردنیش بە هەمان شێوە. بەڵکو ئەوەی بەخوا دەگات لە قوربانیکردنیشدا چییە؟ ولكن يناله التقوى منكم. تەقوایەکە، عیبادەتەکە، خێرەکە بەخوا دەگا. بۆیە هەموو مەبەستەکان ئەوەیە ئێمە ببین بە متەقی. متەقی ئەو کەسەیە کە تەقوا دەکا، کە لە خوا دەترسێ، کە دۆستی خوایە، کە وەلی خوایە. ئەوەش بەچی دەبێت؟ بە تاعەت و عیبادەت و کاروکردەوەی چاکە دەبێت، بە ناو نابێت، بە دروشم نابێت. بۆیە ئێمە مەبەست لە قوربانیکردن ئەوەیەکەوە ببین بە کەسانێکی متەقی وەکو لە ڕۆژوودا دەبینین. قوربانیکردن ئەوەندە گەورەیە ئازیزەکانم، تەنانەت ڕاجیایی لەسەر لە ناوزاناندا ئایا واجبە یان سونەتە؟ زۆرینەی زانایان دەفەرمون واجبە. بەڵێ ئەوە لەبەر گەورەییە. خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکا فەرموویەتی یا ئەیها الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية. دەفەرمێ ئەی خەڵچینە، ئەی خەڵچینە. ئەوە لە عەرەفات وای فەرموو. لە عەرەفات
کە فەرمووی ئەی خەڵچین یعنی ئەی خەڵکی موسڵمان لە عەرەفات فەرمووی ئەی خەڵچینە لەسەر هەموو کەسێک قوربانی لەسەر هەموو ساڵێک نەبڵ وەڵا پار کرد و مام ساڵ نا کە توانای هەبێت لە فەرمودەیەشکا کە ئیمام ئەحمەد ڕیواەتی کردو و ئەحمەدیش بۆتان دەخوێنێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من كان له سعة ولم يضحي فلا يقربن مصلانا هەر کەسێک توانای هەبوو قوربانی بکاو قوربانی نەکرد با نزیکی نوێژگەکەمان نەبێتەوە سبحان الله ئەمە زۆر لە هەڕەشەی تێدایە توانای هەبوو قوربانی بکاو نەیکرد با نزیکی موسەڵاکەمان شوێنی نوێژی جەژنمان نەبێتەوە ئەی ئەگەر نەیبوو خەم بخۆین بگرین نا ئەگەر نەیبوو پێغەمبەرجیان بە قوربانی بم بە خۆم و دایک و باوکمانەوە ئەو لە جیاتی ئەوانەی کە توانایان نییە و دەستکورتن قوربانی کردووە جابری کوڕی عەبدوڵڵا ڕەزای خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە ئەڵێ قال صليت مع رسول الله صلى الله عليه وسلم لەگەڵ پێغەمبەری خوا نوێژمان کرد نوێژی جەژن عيد الأضحى صليت مع رسول الله صلى الله عليه وسلم عيد الأضحى لەگەڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم نوێژی جەژنم کرد فلما انصرف کاتێک کە تەواو بوو نوێژەکە لێبەوە ئوتیە بکەبش فذبحه بەرانێکیان بۆ هێنا سەری بڕی فقال پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بسم الله الله أكبر کاتێک کە سەری دەبڕی دەڵێ بسم الله الله أكبر ئەجا فەرمووی اللهم هذا عني وعمن لم يضح من أمتي رواه أحمد وصححه الألباني فەرمووی خوایە ئەم بەرانە کە سەری دەبڕم سرم بڕی لە باتی خۆم و لە باتی هەموو ئومەتەکەم کە قوربانیان نەکردووە ئەوەی کە لە قوربانی نەکردووە لە ئومەتەکەی لە جیاتی ئەوانیش کە توانای نەبیکە پێغەمبەر صلی الله علیه وسلم قوربانی بۆ کردووە ئیتر ئەمە مژدەیەکی گەورەیە ئەمە دڵسۆزیە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام لە خەم ئومەتەکەی بووە هەروەکو لە دنیادا لە خزمەتی هەژارانی کردووە و کۆیلەکانی ئازاد کردووە و قوربانی لە جیاتی ئەوانە کردووە کە نیان و بەدەستیانەوە نییە لە قیامەتش هەر دەفەرمێ ئومەتی لەو ڕۆژێدا کە هەمووی کەس دەفەرمێ دەڵێ نەفسی بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم قوربانی کردووە لە جیاتی ئەوانەی کەوان نیانە لە ئومەتەکەی بۆیە قوربانیکردن ئەوەندە گەورەیە ئەوەی هەیبوو بە هەموو ساڵە بیکە و لانی کەم حیوانە لە جیاتی خۆی و ماڵ و مناڵی و بۆ مردووەکەیشی بۆ دایک و باوکی چونکە بۆی دەچێ بۆ دایک و باوکی بەڵام ئەوەی مەسەلەی قوربانیش بۆ مردوو ئەویش هەندێک خلافی تێدا هەیە چاکترینان ئەوەیە کە مردووەکە بکەی بە شەریک لە خێرەکەی خۆتدا تۆ دەڵێ ئەم قوربانی دەکەم بۆ خۆم ماڵ و مناڵم بۆ دایک و باوکشم شەریک بن لە خێرەکەی ئەمان لە هەمووی باشترە بۆیە دەبێ وریابین کەی قوربانی بکەین ئەوەی کە قوربانی دەکات چۆنێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا دخلت العشر وأراد أحدكم أن يضحي فلا يمس من شعره وبشره شيئا رواه مسلم دەفەرمێ هەر کەسێک نیازی هەبوو بەتەمابوو ویستی قوربانی بکە لە سەرەتای دەڕۆژەکەەوە کەواتە لە سەرەتای مانجی حەجەوە کاتی ویستی قوربانی بکە با نینۆکەکانی با مووەکانی با هیچ شتێک لە خۆی نەکاتەوە ئەمە وەکو عیبادەتێک وەکو ئەوەی کەوا بزانێت کە ئەمە بەتەمای ئەوەیە کە قوربانی دەکە بەڵێ کەواتە هەر لە سەرەتای مانجی حەجەوە کە تۆ بەتەمای قوربانی بکەی لە ئەوەلەوە ڕیشت مەتاشە نینۆک مەکە ئەی ئەگەر وتی دەڵێ مامۆستا ناتوانم نەتنی تاشم ئەم لە سیلکێکی عەسکەری دەوام دەکەم و هەروەها کۆمەڵێ بڕووبیان و دێنێتەوە یان دەڵێ نەمزانی نینۆکم کرد و ڕیشم تاشی هەر دروستە قوربانیەکە دروستە و کێشەیەکی نیە ئینشاء الله تعالی ئەم فەرمودەیە بە ڕیوایەتیکەش هاتووە بەڵێ بەڕێزەکانم گرنگەوەیە یەکەمیان نیەت بسم الله الله أكبر و زیاتر خەمی خۆمان بخۆین پێ هەتا ماوین چونکە بەڕاستی ئەوە تاکە زۆرێک هەندێک لە زانان تەنانەت لە مەزهەبی ئیمامی شافعیدا دەفەرمێ قوربانی بۆ مردوو نابێ ئیمامی نەوەوی فەرموویەتی ئەگەر وەسێتی نەکردبێ بۆ مردوو نابێ معنای وایە تا زیندوی خەمی خۆت خۆ بەتەمای دوای خۆت مەبە ئێمەش عادەتێکمان هەیە زیندوو کوژی مردوو پەرستی
یعنی تا زیندۆ گوێی نادات خەمی خۆی ناخوار کۆی دەکاتەوە حرەسی پارەیە کە مردیش دەڵێ وەڵا ئەوەم بکەن ئەوەم بکەن دا تا زووە خەمی خۆت خۆ هەتا ماوی قوربانی بکە خێر بکە سەدەقە بکە تاعەت و عیبادەت کە مردی ئەوە بەڕاستی شتەکە دەگۆڕێ بە زۆرێشکە هەرچی ئینسان بۆ خۆی بیکات خێرەکەی بۆ داکوباوکی دەچێت چونکە بەرهەمی ئەوانە بەڵام گرنگ ئەوەیە ئەو قوربانی کە دەیکەی ئازیزەکانم ئەوەیە کە حیوانێ بکە بە قوربانی کە عیبدار نەبێ حیوانێکی چاک بێ عیبێکی نەبێ لە نرخەکەی و لە گۆشتەکەی کەم کاتەوە حیوانەکە ئەگەر کوێر بێ ئەگەر شەل بێ ئەگەر نەخۆش بێ ئەگەر لە ڕوولاواز بێ نابێ معنای وایە ماڵی چاک ببەخشە چونکە ئەوەی دەیبەخشی ماڵە ئەوەی بەجێ دەبێنێ میراتە ئەوەی دەیبەخشی ماڵە بۆ قیامەت فریاد دەکەوێ ئەوەی بەجێ دەبێنێ میراتە میرادی تۆ نییە میراد هی ماڵ مناڵێکی بێوەفایە بەڵێ بەڕێزەکانم و معنای وایە کە حیوان چاک دەبەخشی ببەخشە هیچی بێعیب بەعیبدان معنای وایە کە لە بازاڕیش کردنی و فرۆشتن دەکەی کە خێر و سەدەقە دەکەی هەشتی چاک ببەخشە هەشتی چاک بدە فێڵ مەکە خیانەت مەکە گەندەڵ مەبە دووڕوو مەبە ئەمە ئەومان پێ دەڵێ پەیامەکە ئەوەیە بۆی تۆ ببی بە کەسێکی متتەقی بۆ ئەوە نیە تا وڵام من هەموو ساڵە قوربانی یەکەم هەموو ساڵی ڕەشەوڵاکێک سەرە بڕن نا نیەتەکەت چۆنە چۆن دەیبەخشی ئەوە زۆر زۆر مهمە ئازیزەکانم بەڵێ قوربانی بکەن و نەزر مەکەن خەمی خۆتان بخۆن و لە قوربانیەکانشتا بە حیوانەکان بێعیب بێ و هەروەها لێشی بخۆن لە قوربانیەکەی و لێشی هەڵبگرن لێشی ببەخشن چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی فەکولوا وەدەخیروا وەتەصەدەقوا هەم خەزنیشی بکەن هەندێکی و هەم لێشی بخۆن و هەم بیشی بەشنەوە قوربانی بێگومان لە سەدەقە خێری زیاترە شتەکان تێکەڵ مەکەن ئێمە قوربانیمان هەیە مەڕە منداڵەمان هەیە سەدەقەمان هەیە سەدەقە لە هەموو کاتێکدا دەکرێت مەڕە منداڵە لە ڕۆژی حوتەمیە یان لە چواردەیان لە بیستوەکە هەموو ئەمانە جیاوازە و قوربانیش تەنها لە چوار ڕۆژە ئەکرێت لە ڕۆژی یەکەمی جەژنەوە سێ ڕۆژەکەیشی بەدواوە لەو چوار ڕۆژی جەژنا قوربانی دەکرێت و لەوە بەولا قوربانی ناکرێت بۆیە باشتەکان تێکەڵ نەکەین قوربانی بکەین ئینشاء الله تعالی و هەوڵ بدەین بۆ ئەوی ببین بە متتەقی و قوربانی کردن زۆر زۆر گەورەی وەکو باسمان کرد با لە بیرمان نەچێ و ڕەزیل نەبین ئەو کەسەی توانای هەیە با قوربانی بکە با شەیتان فێڵی لێ نەکە با دروشمەکان بە گەورە بن بەلایەوە چونکە خوای گەورە فەرموویەتی ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هەر کەسێک ڕێژ لە دروشمەکانی خوا بگرێ ئەوە معنای وایە تەقوادارە دڵی تەقوا و لە خواترسانی تێدایە کەواتە هەم ڕۆژ و هەم قوربانیکردن هەموو ئەوانە مەبەستەکە تەقوایە و ئەو کەسەش کە قوربانی دەکا و کە دەبەخشێ و کە عەمەلی ساڵح دەکات ئەوە کەسێکی متتەقیە تەقوادار ڕەوشتی جوانە بۆیە با لە بیرمان نەچێتەوە با بە ئاگابین عیبادەت فەلسەفەی عومرە هەتاکو ماوی وریابە خەریکی تەزکیەی نەفس و ڕەفیقی ئەهلی تەقوا بە دەخوای گەورە داواکارین تاعەت و عیبادەتمان قبوڵ بێت و قوربانیەکانمان لێوەربگرێت و ڕێزی دروشمەکانی خوددا بگرین دروشمەکانی ئیسلام گەورە بن بەلامانەوە هەر کەس ڕێزیان لێ بگرێ تەنها ئەو دەیباتەوە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله